بەناوی خوای بەخشندەی میێرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەکان سڵاوی خوای گەورەتان لێبێ کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە هەڵقەیەکی نوێی بەرنامەی باس خواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. مەترسیەکانی سەر ئاوی هەرێم تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێت. تا دێ قسەکردن لەسەر مەترسیەکانی وشکردن و گرتنەوەی ئاویزەی بچووک لەسەر کوردستان و لەلایەن ئێرانەوە زیاتر دەبن و بەردەوامبوونی ئەم گرتنەوەیەش مەترسیەکە زیاتر دەکات. کوردستان بەر لەم ڕووداوە هەر خۆی لە مەترسی کەم ئاوی و وشکە ساڵیدا دەژیا چه جای گەشتبێتەوە ئاستە یەکێک لە سەرچاوە گرنگەکانی ئاوی لێ بگیردرێتەوە. لەم بەرنامەیەدا باز لە دۆخی ئاوی هەرێمی کوردستان دەکەین و باز لە هۆکارەکانی ئەم گرتنەوەی و کاریگەری ئەم گرتنەوەی ئاویزەی بچووکە لەسەر ئاوی هەرێمی کوردستان و لەسەر کشت و کاڵ و هاوڵاتیان دەکەین و دەپرسین هۆکارەکانی ئەم گرتنەوەیە بۆچی دەگەڕێتەوە. ئایا گرفت و لایەنی سیاسی تا چەند هۆکار بوون بۆ ئەم گرتنەوەی لەلایەن ئێرانەوە. ئەو مەترسیانەی بۆ هۆی وشکردنی ئاویزەی بچووکەوە ڕوبەڕووی کوردستان دەبنەوە کامانن؟ ئایا مەترسیەکان تەنها ڕوبەڕووی کشت و کاڵ و لایەنی کشت و کاڵی دەبنەوە یام هاوڵاتیان و گیاندارانیش دەبنە یەکێک لەو لایەنانەی کە مەترسیان بەردەکەوێت؟ وشکردنی ئەم ئاوە لەم وەرزی هاوی نەدا ئایا کاریگەریەکەی زۆرترە یام ئەگەر هەر لە وەرزی زستانیشدا بواە هەمان کاریگەری و مەترسی دە و بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ساڵح نەجیب مامۆستای زانکۆ و پسپۆڕی بواری ژینگەم کردو. دکتۆریان زۆر بەخێر بێ و بەرنامەکەت ڕازاندەوە. سپاس بۆ بەڕێستان. زۆر سپاس دەکەم ئامادەبوونی جێگەی ڕێز و شانازیە بۆ ئێمە. دکتۆر سەرەتا لە دۆخ و ڕەوشی ئاوی هەرێمی کوردستانە پرسین لە ئێستایە کە ئێمە پێشتر بەرنامەشمان کردووە یان کە باسمان لە ئاوی هەرێمی کوردستان کردووە هەمیشە بە نائومێدیەوە سیرمان کردووە کە لە ڕەوشێکی خراپدایە. لە ئێستایە کە یەکێکی تر لەسەر چاوە سەرەکیەکانی ئاوی هەرێمی کوردستان وشکراوە دۆخ و ڕەوشی ئاوی هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە؟ بێگومان ئەبێ ئێمە ئەو ڕاستی بزانین کە باس لە ئاو ئەکەین ئەبێ دوو لایانی ئاو بە ڕەچاو بکەین. یەکەم لایانی بڕی ئاو، دووهەم لایانی جۆر و کوڵتی ئاو. هەڵبەت ئێمە ئەگەر بین تێڕوانینمان هەبێت یا خوێندنەوەمان هەبێت و گەڕێنەوە بۆ ئەو سەرچاوانەی کە ئاماژە بە سەرچاوە و داهاتی ئاوی هەرێم ئەکات. هەرێمی کوردستان ئەمڕۆکە یان نزیکەی 45 ملیار مەتر مکعب داهاتی ئاوێتی لە سەرچاوە ئاویەکان و بە تایبەتی بەشێ لەو سەرچاوانە کە لەگەڵ وڵاتانی هاوبەش بەشدارە. بێجگە لەم ئاوە ئێمە ئاوێشی تر هەیە یا سەرچاوەیەش تر هەیە کە مڵکایەتی لەسەر خاچی خۆمانە. یعنی ئەم ئاوە مڵکایەتی لەسەر خاچی خۆمانە و مڵکی خۆمانە و بەشی هیچ لایەکی پێوە نییە کە ئاوی بارانەوەی کە لەسەر خاکەمانەمارێت. ئێستاکە یعنی تەواوی هەرێمی کوردستان پانتاییەکەی یعنی هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان بەگشتی نزیکەی 78,000 کیلۆمەترە. لەم 78,000 نزیک 45,000 لەژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەم 45,000 کیلۆمەتر دووجایە ئەگەر ئێمە لە نیوە زیاتر بێگومان لە نیوەی زیاتر ئەگەر حسابێ بکەین بۆ بڕئاوەی کە لەسەری ئەبارێت ئەو بارانەی کە لەسەری ئابارێت نزیکەی ئەگەر ئێمە بە تێکڕا بڵێن لەسەر هەموو پانتایی هەرێمی کوردستان کە لەژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمە بە 400 ملیم داینین چونکە ناوچەمان هەیە 200 لێ ئەبارێت کەم بارانە، ناوچەمان هەیە زۆر بارانە کە وەکو ناوچەی پێنجون هەتا 1000 میلیمتر لێ ئەبارێت. بۆ نمونە شاری سلێمانی لە بینی 500-600 بۆ بارێت. ئەگەر داینێن بە 400 ئەبینین ئێمە ساڵانە نزیک 200 ملیار متر مکعب ئاو لەسەر خاکەمان ئەبارێت. ئەگەر بێن ینی ئێمە لێگانەوەی بکەین پانتایی زەربی ئەو بەرزی ئاوە بکەین ئەبینین ینی بڕێکی زۆر لە داهاتی ئاومان ئێمە هەیە لە باران. دکتۆر ئەم ڕێژەیە بەسە بۆ ئەوەی کورد کافی بێ بۆ کورد یان کورد شانازی پێوە بکە و لە ململانێ و شەڕی دراوسێ و نەیارەکانیان بتوانێت ئەویش سنگی خۆی دەرپەڕێنەوە بڵێ منیش خاوەنی ئاوم و ئاوم هەیە؟ بێگومان ئەگەر ئیدارەیەکی تەندروست و سیاسەتێکی تەندروستی بەڕێوە هەبێت بێگومان ئەو بەشەی کە ئەبارێت سەر و زیامانە. من لێرە حەزەکەم ئاماژە بە نمونێ بکەم لە سەردانێک ما بۆ وڵاتی مەسەر کە چوین بۆ ناوچە بیابانەکان
یعنی تەنها سەرچاوی کە ئاو هەیەن لەو ناوچە بیابانە بریتی بوو لە ئاوی باران کە تەنها 100 بۆ 150 ملیم ئەباری. ئەم 150 میلیمە هەر جوتیارێک بۆ خۆی کونێکی بارانی کردبوو، یعنی کونی کۆکردنەوەی ئاوی باران کە ئەو کونە لە ژێر زەویا بوو نزیکەی وەکو بەقەبارەی ینی ژوورێکی گەورە ژوورێکی گەورە بوو کە لە شوێنێکی با بڵێن نزمی زەویەکەی کردبووی چی باران لە دەوروبەری زەویەکەی ئەباری ئەچووە ئەو کونە کۆی کردەوە. باشە بۆ جوتیارێکی مسری هەڵقی ناوچێکی نیشتنی بیابانە بیری لەوە کردوێتەوە ساڵەهای ساڵی حکومەتی هەرێمی کوردستان نەهاتۆ بیر لەوە بکاتەوە کە هەر جوتیارێک یا هەر کەسێک کە باخی تایبەتی هەیە لە باتێوی پەنابەرێ بۆ ئەوەی کە ئاوی ژێرزەوی دەرکا و پەنابەرێ بۆ با بڵێن خەزینێکی استراتیجی ئاو بۆ نەهاتۆ بیر لەوە بکەنەوە ئەم خەڵقە. یعنی جاران ئێمە کونی تیارەمانەکرد بۆ پاراستنی خۆمان بۆ حکومەتی هەرێمی کوردستان ئەمەی بەخیان لە هاتووەک بەدیلێکی یعنی تەندروست هەموو ئەو جوتیارانە هەموو ئەو کەسانی کە باخیان هەیە یعنی بڕێک لەو ئاوە پاشەکەوتکەن درێنەیکەن ئێمە پێڵێن وەتەر هاڤێستین درێنەیکەن لە چاڵەکە لە وڵاتەکانی ئەوروپا کە بە درێژایی ینی ساڵ تقریبان بارانیان ئەبارێ ئەوان بیریان کردوێتەوە دوورێنەی ئاوەکەن لەسەر سەربانەکانیان ئاوەکە کۆکەنەوە ئەیکەنە تەنچی و بەکارێنن. ئایا بە درێژایی ئەم 25 ساڵی حکمڕانی کە چواری مانگ ئەبێ 25 ساڵ بۆ حکومەتی هەرێمی کوردستان لەبەرەوەی ئێمە ناوچەکەمان ناوچەیەکی وشکێنیە و بەشێکی زۆری سەرچاوە ئاوەکانمان کە لە ڕێی ڕووبارەکانەوە بۆمانێ لە وڵاتانی دراوسێ بۆمانە و وڵاتانی دراوسێش هیچ کات یعنی با بڵێن خوازیار نین بە بوونی ئێمە بە وجودی ئێمە بەوەی کە تێر ئاو بین بەوەی کە کیانمان هەبێ. ئەگەر باتە حکومەتی هەرێمی کوردستان ئەمە یەکێک لەو با بڵێن سیاسەتانەی کە بیری لێ بکردەوە و بیری لە پاشەکەوتکردن و با بڵێن کۆکردنەوەی ئاوی باران لە ڕێی بەنداوانەی کە حەڤە بەندا و بە حساب پرۆپۆزەڵی پێ تەقدیم کراوە قسمێکی تەندەرینی بۆ کراوە هەتا ئێستا لەو حەڤێ یەشێکی نەچوتە بواری جێبەجێکردنەوە لە ماوەی ئەم 25 ساڵ. ئەم هەستی بەرپرسیارەتیە بۆچی لای ئێمە دروست نەبووە بۆچی لای سەرکردە ئەوەیان کە خۆیان بە دڵسۆزی میلە دەزانن دروست نەبووە. جوتیارێکی میسری ئەگەر هەستێک تەنان بۆ کشتتوکاڵەکەی خۆشی بێ بەڵام ئەتوانێت لە ڕێی کشتتوکاڵەکەی وڵاتەکەی ببوژێنێتەوە گەشە بە بواری کشتتوکاڵ بدا. ئێمە بۆ منە لە ماوەی ڕابردووە دژمنەکانیشمان ئامادەمون بەنداوی گەورە و زەخمان بۆ دروستکەن بەڵام هەر سەرکردە دڵسۆز بەناو دڵسۆزەکانی خۆمان ئەمەشیان بە میلەتەکەی خۆمان ڕەوانە بین لەیان دژمنەکان بەڵکو ئەو ئامێر و کەرەستانەی کە بۆ بنیادنانی بەنداوێک دروستکراوە دزیویانە و فرۆشتویان و خواردویانە. ئەم هەستە بۆچی تا ئێستا لای ئێمە دروست نەبووە. جوتیارێک ئامادە بێ بۆ ئەرزەکەی خۆیش لە هاوشێوەی ژوورێکدا بەنداوێک دروستکە بۆ زەرعاتەکەی خۆی بۆچی میلەتێکی 6 ملیۆنی وەکو کورد ئەم هەموو سەرکردە و بەناو دڵسۆزەی هەیە تا ئێستا ئامادە نەبووە بەنداوێکی گچکە دروست بکە لە ئەگەرێکی وەکو گرتنەوەی زەی بچووکە ئەم مەترسیە کەمتر ڕوبەڕووی هەرێمی کوردستان و دانیشتوان بێتەوە. وەڵای من خۆی خۆم دوو لێکگانەوەم هەیە یا ئەوە تا ئەو بەڕێزانەی کە حکومڕانی ئێمەکەن هیچ شارەزاییەک و ئاشنایەتێکیان نییە بە بەڕێوەبردن و بۆ هەموو بوارەکان کە من ئەمە تۆزێ بە دوور ئەزانم یا ئەوە تا ینی نیشتیمان پەروەەر نین نە بە خاکەکەون نە بە نیشتیمانەکە بۆیە ینی ئەم مەسائلانە بە خەیاڵیانە نەهاتووە چونکە با بڵێن هەر لە دروستبوونی دامەزرانی ئەم کیانەکە لە ساڵی 91ەوە پەرلەمانی کوردستان و لە 92کە لە چواری حوتا کە حکوومەتی یەکەم کابینەی حکوومەتی هەرێم دروست بووە وڵاتانی دراوسێ کە با بڵێن تورکیایە ئێرانە لەگەڵ سووریایە ئەمان دەستیان کردووە بە گلدانەوە و بە پلان و بە استراتیژی بۆ ئەوەی کە ئەو سەرچاوانەی لای ئەوانە ئەوەی کە ئاوی زێ بچکوە تەخزیەکە ئەوەی زەی گەورە تەخزیەکە ئەوەی سیروان ئاوی زێ تەخزیەکە ئەوەی ڕووباری ئەڵەن تەخزیەکە هەموو دەستیان کردووە بەوەی کە بەنداو لەسەر ئەو سەرچاوانە بکەن و نەک بە تەنها بەنداوکەن بەڵکو هەوڵیان داوە با بڵێن ڕێڕەوی ڕووبارەکەش بگۆڕن. ئایا ینی بە درێژایی ئەم ماوەیە بۆ نمونە مەسەلە ئەمەی کە لەسەر نەهری سیروان ئەکرێت لەسەر ڕووباری سیروان و کە سەرچاوی لە سا هەفتای با بڵێن ئاوی دەربەندیخان لە سیروانەوەیت و سیروانیش لە ئێرانەوەیت لە ساڵی 2009 لە ساڵی 2009 حکوومەتی ئێران کەوتێتە بواری جێبەجێکردن بۆی کە بەنداوی دەریان دروستکات داریان دروستکات ئەمە بەنداوێکە نەکرد بەنداوەکەی دروست کردووە
ئەمە لە سا هەفتای ئاوی ئێمە ئەگرێتەوە ینی مەترسیە ئەم مەترسیە لە مەترسی زەی بچوو گەورەترە بەڵێ ئەم مەترسیان زۆر گەورەتر لە ئەوەی زەی بچکۆلە ئەوەی زەی بچکۆلە ئێمە باڵێن لە سا چلی داهاتی زەی بچووکمان لە دیوی ئێرانەوەیت زەی بچکۆلە تقریبا زەی بچکۆلە ینی ساڵانە داهاتی ئاوەکەی نزیکەی ینی نزیکەی 8 ملیارە لە سا چلی لە تورکیاوێت بەڵام ئەوەی ئاوی سیروان کە سەرچاوەیە بۆ دەربەندیخان لە سا هەفتا بۆ 75 لە وڵاتی ئێرانەوەیت دکتۆر ڕۆڵی ئێمە وەکو دانیشتوانی کوردستان ڕۆڵی لایەنە پەیوەندیدارەکان ڕۆڵی بۆ وەزارەت و حکوومەت و تەناندی یاسای نێودەوڵەتیش لەم مەترسیانی کە وەکو جەناب دەفەرمی لە 2009 کاری لەسەرەکرێ و کە لە سا هەفتای ئاوی سیروان ئەگیرێتەوە یا وشەگە بێ ڕۆڵی ئێمە لەما چییە ڕۆڵی لایەنە پەیوەندیدارەکان وەزارەت حکوومەت هەڵبەتە ئێمە گەربیل لەو با بڵێن لایەنە نەبکەینەوە ئایا چۆن پارێزگاری لە خۆمانەکەین ئێمە وەکو کیانێک ڕاستە یان ڕەنگە توانامان هەبێت تۆزێک با بڵێن جوڵە دروستکەین بە کەمپین جوڵە دروستکەین ینی خەڵق بجوڵێنین و کۆمیسیۆنێ دروستکەین ئێمە کۆمیسیۆنێ دروستکەین کۆمیسیۆنێکی پسپۆر کە ئەم ئەرکەی پێ پسپێرێت لە خەڵقانی نیشتیمان پەروەر لە خەڵقانی شارەزا ئەمان ئەتوانن بە دواچوون بکەن تا حدێک فشار لەسەر وڵاتانی دراوسێ دانێن بەڵام من بە ئەمانەتەواڵێم ینی ئەو فشارێکی حکوومەتی هەرێم بێ دروستی کات لەسەر وڵاتانی دراوسێ زەحمەتە وەکو پێویست بۆ بچێتە بواری جێبەجێکردن هەر وەکو بەڵگەیەک لە ساڵی 1990 حکوومەتی عێراقی کە ئەو کاتە حکوومەتێکی بە قووەت بوو ویستی لەگەڵ تورکیا بڕی ئاو کە لە بابلین لە فراتەوەی بێ بە 600 متر لە چرکەیەکە حکوومەتی تورکی ڕازی نەبوو بۆ مۆزوع نەیکرد قبولی نەکرد لە ساڵی 90 بەرامبەر ئەو بابلین ئیتیفاقی کە پاراستنی ئاسایشی سنوور هەبوو لە بینیانە تورکیا ڕێگەی هەبوو ئەو ئیتیفاقی ئیلغا بکرا اینجا من بۆیە ینی با بڵێن کارێکی قورسی ئەزانم و بە ئاستەنجی ئەزانم کە با بڵێن حکوومەتی هەرێمی خۆمان بتوانێت جوڵەیەکی وەکو پێویستکە بەڵام حکوومەتی عێراقی مادەی سەودە لە دەستوری عێراقی دیاری کراوە بۆ چارەسەر و بدواچوون و ئەو سەرچاوە ئاوانەی کە هاوبەشن و ئەم سەرچاوانە ینی لە ساڵی با بڵێن لە پێش دروستبوونی دەوڵەتی عێراقی لە ساڵ 91ەوە ئەم سەرچاوانە ئاماژەی پێکراوە لە معاهدەی پاریس ئاماژەی پێکراوە ئەم ئاوا هاوبەشانی کە جەنابێت ئاماژەی پێەکەی چ شتێک هاوبەشی کردوون کاتێک بۆمە سەرچاوی ئاوێک لە وڵاتێکە هەڵا قوڵێ یام کانیەکە یام ڕووبارێکە چ شتێک منی وەکو کوردێک لەگەڵ ئێرانیان تورکیا هاوبەش کردووە ئەوەیە کاتێک کە مەسەلە ئەو ئاوە لەو ناوچێ طبیعی سەرچاوەکە کەچمنت ئێریایەن ینی لە ناوچەکە خۆیەتی ینی دەرئەنجامی بەفربارین و بارانبارینی زۆر لەو ناوچانە کۆ ئەبێتەوە ئەبێ بە سەرچاوە بۆ ئاو بەڵام کاتێک لە پێویستیە وڵاتە زیا ئەبێت ئەم ئاوە ینی وەکو با بڵێن حاڵێکی سروشتی ڕێڕە و ڕێچکەی خۆی گرتو هاتووە چەندەها با بڵێن پانتایی بڕیوە یعنی ئەو پانتاییە پێشان سنوور نەبووە حتا بڵێ ئەمە ئەم ڕووبارە یعنی لێرەوە ئیتر ئەمە عایدی ئێران و لێرە عایدی عێراق و هەرێمی کوردستانە بەس ئێستاکە بە هۆکاری گەرمبوونی بجیهان و زیابوونی خەڵک و زیادبوونی کێشەی ئاو قەیرانی ئاو کێشەی ئاو ڕۆژ لە دوای ڕۆژ لە زیابوون سەحالێن 47 دەوڵەت لە قەیرانی کێشەی ئاوایەوە پێشبینی ئەکرێ بۆ ساڵی 2050 دوو لەسەر سێی خەڵقی با بڵێن دانیشتوانی سەر هەزاری زەوی ئەکسێسی نەبێ بۆ ئاوی پاک و ئاوی خواردنەوە لە کاتێکە یعنی با بڵێن نەتەوەی گرتووەکان لە 28 حوت بڕیارێکی دەرکردووە بە هەموو کەسێکی ڕەوابینیوە ئەبێ ئەڵێ مرۆڤ مافی لە ئاو دەستەبەر بکرێت ئەمە وەکو مافێک بۆ دیاری کراوە بەس زەحمەتە ئەمە دیاری بکرێت بۆیە ئەم وڵاتانە هەر لە ئێساوە یعنی لە دوو ڕوانگەوە ڕوانگەیەکیانەوەی کە ئاسایشی خۆی ئاوی خۆیان دابین ئەکەن پێبەپێی گۆڕانی کەشوهەوە پێبەپێی زیابوونی خەڵکەکان بیر لە خەمخۆری خۆیانەکەنەوە بۆ نمونە مەسەلە وڵاتێکی وەکو تورکیا 351 بەنداوی هەیە کاکە 351 75 بەنداوی هەر ئەکەوێتە چقی با بڵێن ناوەڕاستی تورکیا کە سنووری لەگەڵ هیچ وڵاتێک نییە کەواتە ئەمە پلانێکی ئەو وڵاتە ینی بیری لە ئاسایشی ئاوی خۆی کردێتەوە بە هەمان شێوە ینی چەندەها با بڵێن سەرچاوی ئاوی و دەریاچە ڕوو لە وشک بوونە لە جیهان و ئێران یەکێکە لەو گرفتانەی هەیە لەبەرەوە ئەو سەرچاوە ئاویانەی کە لەو خاچی خۆیەتی ئەمڕۆ
يعني يد بيري لي كاتو كملشي خويتي ولا سر خاشي خويتي وقالتو شلون نوتك تي لجير خاكي خود بس خود ما فت هي يعني بابلين اكسس بوي هي وتصرفي بيبكي اي مش او كهمانه اللي سر خاشي خومانو اللي سر ناوتشي خومانه قلي اينو ما في خومانو دعاء مقايصي بيكي اما وكو ماف كواتا اوي كامنيتو بوتو بو خم خوري كردنت ابي بلاني تندرست بيت سیاستی تندروست کامێ سیاست و پلانی تەندروست کە هەرێمی کوردستان لە بەرامبەر ململانێ و شەڕی نەیارەکانی لە بەرامبەر گرتنەوەی سەرچاوەکانی ئەو پلان و سیاسەتە دروستە کامەیە کە ئەبێ ڕەچاوی بکەوە هەنگاوی بۆ بەهاوێ ئەو پلان و سیاسەتە تەندروستە بەداخەوە ئەڵێم یەکەم پلان و یەکەم هەنگاو کە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بینێت ئەبێ یاسای پاراستنی ئاو بەڕێوەبردنی ئاو تاوەکو ئێستا یاسای پاراستن با بڵێن ئیداری ئاوی نییە ئەمە یەک دووهەم حکوومەتی هەرێمی کوردستان ئەوایە بە درێژایی لە یەکەم کابینێ و بیری لەو کردایە کۆمیسیۆنێکی پسپۆری دروست کردایە کۆمیسیۆنێکی پسپۆری دروست کردە بۆ ئەوەی دائیمە لەسەر خەت بوایە چونکە ئەم پرۆژانەی کە وڵاتانی دراوسێ کردێتی ئەم ڕۆسپێنی نەکردووە سا بەنداوی داریان لە ساڵی 2009 دەستی پێ کردووە ساڵی 2010 تەواو ئەبێ کەواتە 9 دانە ساڵە لە بواری لە ئیشکردنایە و ئەم بەنداوی داریانە چیژی کردووە وەکو ڕەهەندێکی سیاسی یعنی هاتووە 47 کیلۆمەتر با بڵێن چەناڵێکی لیاوە بۆی سەرچاوی ئاوە کە حتا ئەگەر ئەو بەنداوەش بەنداوە پڕ بوو سەرڕێژ بوو نێ بۆ هەرێمی کوردستان بەڵکو بیبا بۆ ناوچە با بڵێن ناوچەکانی خۆی و بەتایبەتی ناوچە شیعانیشینەکان ئەمە بیرۆکەیەکە لە ناوچە سوننیشینەکان ناوچە کوردیەکانەوە ئەیجوێزێتەوە بۆ ناوچە شیعانیشینەکان کەواتە ئێران بە مەنگاوی هەم شەڕی مەذهبی و هەم شەڕی نەتەوەیش ئەکا لەگەڵ شەڕی مەذهبی و شەڕی نەتەوەیش لەگەڵ کەواتە ئەو قسەیەش ڕاستەکە لێ شەڕی داهاتووی جیهان شەڕی ئاوە نەک شەڕی نەوت و ئاڵتوون بە دڵنیاییەوە شەڕی داهاتوومان شەڕی ئاوە ئەوە تا ئێمە چۆن خۆمان لە بەرامبەر ئەم شەڕا بپارێزین کەرەستەی ئێمە بۆ منە چەکی ئێمە قەڵغانی ئێمە بۆ خۆپاراستن لەم شەڕە نەگریسە ماڵ وێرانکەرە کە بگرە زۆر لە نەوت و ئاڵتوون و کەرەستەکانی تگران بەهاترە بۆ هەنگاوەکانی ئێمە یەکەم دەرکردنی یاسای ئاو ئەم یاسایە دکتۆر پێشتر ئاماژەت پێدا ئەم یاسایە چییە و ئەبێ کێ دەری بکە و ئاماژە بە چییە یعنی کە تۆ کەرەسەیەکی مادەیەکی سروشتی تێ کە مادەیەکە مڵکی گشتیە مادەیەکە ئاسایشی نەتەوەیەک ئەپارێزێت ئەبێ یاسایەک هەبێت بە هەموو باڵێن تەفاسیلی یعنی ئەم بابلێن سامانە سروشتە چۆن پارێزگاری لێەکەی چۆن بابلێن پلانی بەکارهێنانی بۆ ئەەکەیت بۆ نمونە ئێستا لە شارێکی لە هەرێمی کوردستان نزیکەی 23,000 بیری ناساییە هەیە ئەگەر یاسای پاراستنی ئاوتە بووە ئەم 23,000 بیری ئەکرایەوە تاوەکو ئێستا ساڵەهای ساڵ خەڵک چەواشە ئەکەن وڵا لەسەر پێوەری ئاودانن لەسەر ماڵان پێوەری ئاویان بە خەڵک کردی بەس ناخستە بۆری جێبەجێکردنەوە تاوەکو ئێستا کۆمیسیۆنێکیان دروست نەکرد تاوەکو ئێستا یەکێ لەو با بڵێن هەڵک قاتلانەی کە حکوومەتی هەرێمی کوردستانێکە ئەو سەرچاوە پاکانەی کە هەمانە سەرچاوە پاکانی هەمە دوو بەنداومان هەیە دوو بەنداو کە ئەم دوو بەنداوە با بڵێن حکوومەتێک کردی یا دەسەڵاتێک کردی کە هەلی ئەم وڵاتە نەبوو لە ساڵی 50 یعنی یەکیان لە 54 بۆ 59 دوکان بوو کە نزیکەی 7 ملیار مەتر مکعبی کرد ئەوی تریان دەربەندی خان بوو لە ساڵی 56 بۆ 61 یعنی ئەو کاتە ژماری دانیشتوانی سلێمانی نزیک 50,000 کەس بوو دەسەڵاتێک کە سەر بەم نەتەوەی نەبوو بیری کردو دوو بەنداو بکات دوو بەنداو و حکوومەتی عێراقیش لە ساڵی هەشتاکان يعني نزیکەی يعني پێنج کۆمەڵی بەنداوی زۆری کرد ئایا بۆ ئەم حکوومەتی ئێمە هەتا سابیری نەکردەوە لە ئەگەر حکوومەتێکی نیشتمانی و خەمخۆرە يعني بە داهاتووی ئەم نەتەوەی و بە داهاتووی ئەم خەڵقا بەوەی کە ئاسایشی پارێزاوکە بۆ تا ئێستا حەڤە بەنداویان هەیە بەنداویان تاو نەکرد ئەمە پرسیارێکە کرێت دوایەوە لە چ دنیا بووە تۆ قەیناکە بەنداو ناکەیت ئەو بەنداوانەی کە با بڵێن کیانێکی تر دەسەڵاتێکی تر خەڵقانێکی تر بۆی کردوین بۆ ڕێگە بین ئاوی پاشەڕێی تێ بکەین يعني ئەمە کارەساتە ئەمە کارەساتە ئێستا هەردوو ئەم سەرچاوەکە کە با بڵێن گرفتی ئێمە تەنها لە وشەکردنی زەیەکی بچووکەوە سەدان گرفتی ترمان لە بواری ژینگە و پیسکردن و بێگومان گرفتەکانمان زۆرە گرفتەکانمان با من بپرسم ئەو گرفتانی کە ڕوو لە ئاوی هەرێمەکەن کامانن هەر لە کەمی باران و وشکە ساڵی و گرفتی ژینگەی و بۆ منەکردنی پاشەڕۆ ئاوی پاشەڕۆ بۆ نێو بەنداوەکان تا دواتر ئەو گرفتانە کامانن یەکێ لەو گرفتانە
هیچ لەو سەرچاوی ئاوانەی کە ئەمان بێت کاتێککە ئەو سەرچاوانی لێ ببڕێت کوالتی ئاوەکەی ئەوەنە خراپ ئەبێت کە ڕەنگەی تر بە عملی ئێستا حالیان ئاوی دەربەنگیخان بەم ئاستەی کە ئێستا ئاوی سیروانێتە سەر لە هاوینا بە عملی خواردنە کە لە سا هەفتایی لێ بڕاو تەنها ئاوی تانجەرۆی زێرابی چوە سەر لە هاوینە ئێتر ئەو ئاوە بە هیچ کلۆجێ بە عملی ژیان نایە سەروەتی سامانی ماسیتیان نامێنێت ئەو پرۆژەیە کە بۆ ناوچەی هەڵەبجە کردوانە بە 173 میلیۆن دلار پرۆژەی ئاوی خواردنەوە ئەو پرۆژەیە ئیفلیج ئەبێت ئەمە گرف نزیکەی 3,000-4,000 دوانمت هەیە لە ناوچەی شارە زوور کە بە پیترین دەشتی کشت و کاڵین تۆ یعنی بەهۆی ئاسایشی ئاوەکەەوە لێەوە ئاسایشی کشت و کاڵێکەشت سامانەکە ئەوانە هەمووی ئێتر کە ئاوی نەبێ بە کشت و کاڵ بکات بواری گەشتیاری با بڵێن سامانی با بڵێن ڕاو خەڵقانێکی زۆر ئەمڕۆ پشتبەستن بە ڕاوە ماسی لەونەوە هیچ لەو سەرچاوانە یعنی تر ئاویتیان نابێت بەرهەمێنانی کارەبا دەربەندیخان کارەبای لێ بەرهێنێت ئەگەر ئەو لە سا هەفتای ژیرە یعنی کارەباشی تیان نامێنێت کەواتە لە ڕووی گەشتیاریتەوە لە ڕووی ژینگەییتەوە با بڵێن لە ڕووی بەرهەمێنانی کارەباتەوە لە ڕووی با بڵێن کوالتی ئاوەکە بۆ خواردنەوە بۆ خەڵک ئەمانە هەمووی لە کار دەکەوێت ئەمانە ئەنجا سەرباری ئەوەش زیندە هەمەجۆری چەندەها زینەوەرت هەیە بوونەوەرت هەیە یعنی ئەوانەی کە دەشتەچین و با بڵێن نەیتیڤن خۆماڵین سامانی تۆ بەشێکی زۆری قڕ ئەبێت بەشێکی زۆری کەواتە ئەمانە هەمووی دەرهاویشتەی زۆر نەرێنی گەورن کە ئەگەر حکومەتی هەرێم هەل لە ئێستاوە بە تایبەتی بۆ سیروان بۆ ڕووباری سیروان خەمخۆری نەکات بیر لەکردنەوەی ئەو بەنداوانە نەکات بیر لەکردنەوەی حەڤە بەنداو هەیە ئەگەر ئەم حەڤە بەنداوانە نەچنە بۆواری جێبەجێکردن باوەڕت هەبێ ساڵی داهاتوو ئەگەر ئێران ئەو پرۆژەی تەواو بوو 2010 تەواو بێت و بۆ تاقیکردنەوەش لە ساڵی 2015 تاقیکردنەوەی کرد لەسەری یعنی لە مانگی 11 بۆ ماوەی 5 ڕۆژ 6 ڕۆژ ئاوەکەی سیروانی ڕاڕەوەکەی گۆڕی بۆ ڕاڕەوە تاسێ بینی جاران ئێمە لە سانەیەکە 2 متر و نیومان ئاو بۆ هات لە یەک چرکە یعنی بەو پرۆژەی ئەو بڕێ ئاومان بۆ هات بوو بە نیو متر لە 2 یا بوو بە 1 لەسەر 5 ئەوەی کە ئێستا کردوێتی بۆ زەی بچوشیش لە 40 مترەوە بۆ بە 6 متر ئەگە تو حکومەتی هەرێم بیرکردنەوەی تەندروست و خەمخۆری و پلانی نەبێت باوەڕت بێ یعنی ئێمە لە چەندەها قەیرانە قەیرانی ئابووریە قەیرانی سیاسیە قەیرانی نەداریە قەیرانی کۆمەڵایەتیە ئەو کاتە قەیرانێکی ژیانی گەورە ڕۆمانتیکە قەیرانی ئاوە کەواتە ڕەوشی ئاوی هەرێمی کوردستان لە بەردەم مەترسیەکی گەورەدایە گەورەتر لە ئەو شەڕ و مەترسی کە ڕوبەڕووی هەموو جیانە بێتەوە بێگومان یعنی ئەگەر بێت بەم شێوەیە بێت چووکە تاوەکو ئێستا ئێمە پشتبەست بووین بە داهاتی ئاوی وڵاتەکانی دراوسێمان بەڵێ دکتۆر زۆر جار گوترێ دروستکردنی بەنداو لە شوێنێکدا پێویستی بە بۆمونە شوێنێکی گونجاو هەیە ئایا دروستکردنی بەنداو لە هەرێمی کوردستانە ئەو شوێنە گونجاومان هەیە یان بەنداو دروستکردن پێویستی بۆمونە بە دوو شاخی گەورە نیە کە لە نێوانی ئەم ئاوەکە گل بدرێتەوە یان ئەتوانێتان لە دەشتێکیدا دروست بکرێت کوردستان شوێنی لەباری هەیە بۆ دروستکردنی ئەم بەنداوەکە جەناب دەڵێ حەڤە بەنداو دەبێت دروست بکرێن ئەم شوێنانە چۆنی وە سیفەت و مەرج و تایبەتمەندەکانیان چین یەکەم طبیعی بێگومان ینی ئەو بەنداوانە کاتێک کە چێتە بواری جێبەجێکردن چەندەها دەراساتی بۆ ئەکرێت چەندەها دەراساتی با بڵێن زانستی بۆ کرێت لە ڕووی جیۆلۆجیەوە لە ڕووی ژینگەییەوە لە ڕووی دیمۆگرافیەوە یەکێک لەو هۆکارانی بە کە بەنداوی بەخمە بەداخەوە ئەڵێم ینی بوو بە بیان و هۆکاری دیمۆگرافی بوو علەساس ناوچەیەکی زۆری ناوچەی بارزان و ئەو منتەقانە بێ بەژێر ئاوە و ئەمە دابڕان ئەکات بۆیە ئەو بەنداوە کە بەنداوێکی زۆر استراتیجی بوو نزیکەی 7 ملیار متر مکعب ئەو کۆکاتەوە بەقی هەر سێ بەنداوی دهۆک و دەربەندیخان و با بڵێن دووکانیش ینی ئاوی لە خۆگرت ئەو بەنداوە نەکرا بە هۆکاری دیموگرافی ینی هۆکاری دیموگرافی و ململانەی نەتەوایەتی ناو خۆمان نەکرا بێگومان ئەمانە هەمووی فاکترن ئەم فاکتەرانە هەمووی دراساتی پێکردن ئێستا مەسەلا ئێران کە ئەو بەنداوە ئەکات چەندەهانە با بڵێن ناوچەی شارستانی کورد لە ناو ئەبات بۆ بەنداوە ینی مەسەلە کانیەکەیە کە کانی بڵی پێوتێت کانی بڵ ناسراوە ئەمە کانێکی ئەسەریە لەگەڵ ناوچەی کۆجیچ نازم ناوچەی شارستانیە ئەمانە هەمووی ناوچەی کوردە و شارستانی کووردە
نەتەوەی کووردە ئەمە بەهۆی ئەو بەنداوە با بڵێن ئەو شوێنە با بڵێن شارستانیانی کە سەر بە نەتەوەی کوردن با بڵێن نایهێڵێت کەواتە ئەمە فاکتەرێکە لە فاکتەرەکان دووەم فاکتەری جیۆلۆجی ئەگەر ئەو چینە بەردانەی کە با بڵێن لەژێر بەنداوەکەن لەوانە نەبن کە تۆکمە بن ئەگەر پۆرەس بن ینی بەردی تۆکمە نەبن بێگومان ئاو ڕناگرێت ئەو کاتە تۆ پێویستت بەوەیە کە ئەو بەنداوانە با بڵێن ژێرەکەی ڕووپۆشکیت بەتایبەتی بەنداوی بچووک بەڵام بۆ بەنداوی گەورە مەحاڵە بتوانانی ئەوە بکەیت لە ڕووی جیۆلۆجیەوە ئەنجا با بڵێن لە ڕووی شارستانیەوە لە ڕووی ژینگەییەوە لە ڕووی شوێنەوارەوە ئەمانە هەمووی فاکتەرە ئەبێ بە نەزەری ئەتیبار وەگیراوە هەڵبەت حکومەتی هەرێم کە و حەڤە بەنداوی کردووە با بڵێن شتێکی بێ تێرم ئۆف ڕفرەنسی پێوتێ TOR پێوتێ TOR بۆ تەواوی ئەو پرۆژەیە کردووە هەروە بە گۆترە بڕیاری نەیەوە ینی بەکردنی ینی ئەو هینانە بەڵام بەداخەوە ینی ئەوەیە بەشێکیان بوجەشی بۆ دەرچووە چوەتە بواری جێبەجێکردن تاڵ نەکراوە بەشێکیان تاوەکو ئێستا هیچ بوجێکی بۆ تەرخان نەکراوە بەڵێ دکتۆر لە ماوەی ڕابردووە گرتنەوەی ئاوی زەی بچووک بووە هەواڵێکی گەرم و گوڕ لە نێو میدیاکانداوە مەترسێکی بە دوای خۆی دایەنا من باز لە هۆکارەکانی ئەم گرتنەوەی ئایەمە هەرگرتنەوەیکی ئاسایی بوو و پێشتر بەرنامە و پلانی بۆ دانرابوو یان پەیوەندی بەشتی ترەوە هەبوو بێگومانە بێ ئێمە ڕاستی بزانین لەو ڕۆژەی کە ئەم کیانە دروست بووە و ئەم هەرێمە دروست بووە وڵاتانی دراوسێ بە هەموو شێوە پلان ڕێژی ئەکەن بۆ ئەوەی کە تۆ ئەم هەرێمە بە هیچ شێوەیەک سەرکەوتوو نەبێت لە کاتێکیشە بەشێک لە دەسەڵاتدارانی خۆمان ڕاستە و ڕاست ئیش بۆ ئەجندەی با بڵێن وڵاتانی دراوسێ ئەەکەن ئەمە ڕاستێکە بێ نکۆڵی لێ ناکرێت بێ پیا و پێلێنێت بەداخەوەڵە ئەنجا کاتێکیش کە باس لەم با بڵێن مەسئلەی ڕێفراندۆمە کرا هەر وەکو مەسیجێک حکومەتی ئێرانی یعنی مەسیجێکیە بە حکومەتی هەرێمی کوردستان حکومەتی هەرێم تۆ بە ئاگا بە هەر دقەیەک من بمەوێت لە ئاوتەوە لە بەروبوومی کشتتوکاڵیتەوە یعنی من لە دقە و سعاتە دەسە نێمە بینەقاقەت چی میلەتە لێت ئەو ڕوژێنم بۆی کە بە هیچ کلۆجێک باس لە شتێک نەکەیتەوە کە ناوی ڕێفراندۆم بێ و ناوی کیانی کوردی بێت و بە فعلیش کردی ئەوە تا سەعاوی با بڵێن بەنداوی زەی بچوشی لێگرتیتەوە ئەجا تورکیاش لەولاوە بەنداوی هینی زەی گەورەت لێ ئەگرێتەوە زەی گەورەت لێگرێت چکە بەشێکی لێوێت لەم لاشەوە ئاوی ئەڵوەندە لێ گیراوەتەوە لەم لاشەوە ئاوی سیروانە لێ گیراوەتەوە و با بڵێن لە ڕووی لۆکاڵیشەوە لە ڕووی لۆکاڵی هیچ هەنگاوێکی تەندروستن نەناوە بۆ پاراستنی سامانی ئاو ئیدارەکردنی کەواتە تۆ ئەگەر بێت ینی ئەم کیانە و ئەم واقع و ئەم نەتەوە ئەکەوێتە جێژاوێکەوە کە دەربازبوونی زۆر زەحمەتە دەربازبوونی زۆر زەحمەتە ئەو مەترسیانەی کە بەهۆی گرتنەوەی ئاوی زەی بچووە لە هەر ئەگەرێکی تراگرتنەوەی سەرچاوەکانی تری ئاوی هەرێمی کوردستان ڕوبەڕووی کوردستان و دانیشتوان و خەڵکی ناوچەکە بێتەوە ئەو مەترسیانە کامانن یەکێ لەو مەترسیانە گەورانە مەسەلە تۆ ئەو بەنداوی کە هەتا ئەمە خەزینی تایە خەزینی تایە مەسەلەتیاتی بۆ ساڵێکە گەر وشکە ساڵی بێ ئەو ساڵش ئیدارەتکە بەڵام ئەگەر هات ئەو بەنداوت ئەو با بڵێن سەرچاوە لێ بگیرێتەوە دیزەی بچکۆلە بەم شێوەی ئێستا کە ڕۆژ لە دوای ڕۆژ تۆ لەم خەزینەت ئەخۆی لەم ئاوە ئەمارکراوەتە خۆی ئەگەر وشکە ساڵی ئەگەر ڕووی تێکردیت وشکە ساڵی ڕووی تێکرد ئەوە لە زستانیشا تۆ بێ ئاوە بیت چکە ئەو ئاوەی کە کۆکراوەتەوە ئەو ئەمباری کە کۆکراوەتەوە وا کۆکراوەتەوە کە بەشی چەند ساڵێک بکە بۆ نمونە یعنی بەنداوی با بڵێن ئەو بەنداوی مەسر کردی یعنی دائیمە بەشی 8 ساڵ ئاوی تیاداناوە بەشی 8 ساڵ ینی کاتێک قات و قڕی ئاو نەبوونی ئاو ئەبێت 8 ساڵ ئاوی ئەمبارکراوی هەیە ئەم بەنداوانەی ئێمەش کە هەن بەشی بەلایانی کەم 2 ساڵ بۆ 3 ساڵ ئاویتە ئەمبار کراوە ئەنجا ئەگەر هاتووە ئەو سەرچاوی لێ گیرایەوە ئەو کاتە ئەم بەنداوت وای لێت یعنی ئەو بڕی کە تیا ئەمێنێت ئەگەر وشکە ساڵیەک ڕووی تێکردیت تۆ تووشی کێشمەی گەورە ئەبیت و ژیان لەو سەرچاوانە ژیانی با بڵێن بوونەوەرەکان و بە تایبەتی سەرچاوی ماسی نامێنێت و ئەو کوالتی ئاوەی کە ئەمێنێتەوە کوالتێک ئەبێت کە هیچ کلۆجە بەشی هیچ بەکارهێنانێک نایەت و تەنانەت ڕەنگە بۆ کشتتوکاڵش لەبار و گونجاو نەبێت کەواتە ئەمە ینی مەترسیەکە تۆ لە بەردەمیایت کاتێک کە ئەم وڵاتانی دراوسێت ئەمەی لە ئاستا کردویت ئەگەر هەنگاوی بە پەلەت نەبێت
بۆ ئەوەی کە بیر لە ئیدارە و سیاسەتی ئاوی خۆت بکەیتەوە بۆی کە ئاسایشی ئاو پارێزا بکەیت و خەڵقی ئێمەش لە ڕێگەی میدیاکانەوە وشیار کرێتەوە بۆی کە لە حکوومەتەکەمانەوە دەست بە ئاو بگرێ هەتا هاوڵاتێکی سادە بەداخەوە ئەڵێم ئەمڕۆ ئەو بێسەروبەرەی کە هەیە ئەو بێسەروبەری هەیە لەو هەندێک وڵات هاوڵاتیەک تەنها لە ڕۆژێکە 10 لیتر ئاوی هەیە و ئەم حاڵشمان با بڵێن لە هینەکان بینی لە کەمپەکان بینی لە کەمپی ئاوارەکان بینی لە ڕۆژێکە خێزانێک 20 لیتر ئاویان پێیرە خێزانێک بە تەواوی خێزانەکە 20 لیتری ئاوی پێرە ئێستش ئێمە خێزانمان هەیە ینی بێسەروبەریەکە لە بەکارهێنانی ئاوە کە ینی ئەو پەڕێتی و دوای ئەوە ئەم سەرچاوی ئاوی بیرە من بۆ ڕێگە بم ینی نزیکەی وەکو ئاماژاکن شاری هەولێش نزیکەی 16,000 بیری تە 1500 بیر بەشەتی ینی 1500 ینی دەقات بە زیان لە پێویستی خۆی بیری لێرەوە ئەم ئاوەی کە لێرێت هەمووی ینی بەفی ڕۆڕوە من حەزەکەم لێرە ئاماژە بە با بڵێن سەرچاوەیەکی وەکالەی ناسا بکەم وەکالەی ناسام نازان بۆچی بە دواچوونی ئاوی هەرێمی کردووە دراسەیەکی کردووە ئاڵێ لە ساڵی 2014 کە دراسی کردووە لە ساڵی 2014 نزیکەی 144 میلیارد مەتر سێجای ئاوی هەرێمی کوردستان لە ماوەی 5 ساڵە نەماوە بە بێسەروبەری ئیدارەکردنی کەواتە ینی ئاوی ئێمە هیچ ئیدارێکی تەندروست نییە و ئەو سەرچاوانەی کە هەشمانە وەکو ئاوی با بڵێن خەزین ئاوی خەزین لە ژێرزەویە هەمانە ئەوەش دەستی مرۆڤ فێگەیشتووە دەستی مرۆڤ یەکەم بە بەکارهێنانی بێسەروبەر دوایی لە ناوچەی بازیان ئێمە گەورەترین سەرچاوی ئاوی ژێرزەویمان لەوەیە ئێستا هاتوین بە کۆمەڵێ پرۆژەی پیشەسازی هەموو ئەو سەرچاوە ئاوە خەزینە ماستۆتە ژێر هەڕەشەی گەورەوە ئەمانە هەمووی حساباتە بەداخەوە و چەندەها کەس لە وەرکشۆپەکانە خەڵقانی پسپۆر ئاماژەی پێئکات لە میدیاکانەوە ئێزەلم ئەم کەناڵی بەڕێستان ینی زۆری کەس جوێی لێ زۆر لەبەر پرسەکان جوێ لێ بس وەڵامانەوەیان نییە ڕیسپۆنسیان نییە هاتنە سەرخەتیان نییە هاتنە سەرخەتیان نییە بەداخەوە ینی ئەمە واقعێکە ئەبێ ئێمە لە بێشچامان بێ ساڵ لە دوای ساڵ لە ساڵی 2008 ئێمە ڕوبڕووی کێشەی ئاوی گەورە ئەبینەوە ئەگەر بیر لەوە نەکەینەوە ئەم ئاوەی کە مڵکایەتی لەسەر خاکەکەی خۆمانە تا دواتڵۆپی کۆکردنەوەی بۆ بکەین زۆر باشە دکتۆر پێشتر باست لە ئاسایشی هەریەک لە خۆراک و ئاسایشی ئاو کرد ئەو هەنگاوانە کامانن کە پێویستە لە دروستکردنی ئاسایشی ئاودا ڕەچاو بکرێن و هەنگاوەکان پێویستە کێ ئەم هەنگاوانە بنێ حکوومەتە وەزارەتە خەڵکە یان بە شێوەی گشتی کێ و ئەو هەنگاوانە کامانن طبیعی حکوومەت بەرپرسیاری یەکەمە بەرپرسیاری یەکەمە هەر کاتێ هات یاسای پاراستنی ئاوی دەرکرد ئەو کاتە حەچی ئەو ڕێنمایی و ڕێکارانەی کە مەبەستە و پێویستە بۆ پاراستنی ئەم سامانە و بە دواچوونی دڵۆپێک لەو یاسایە ئەبێ حساباتی بۆ هەبێت من ئاماژەم بەوە کرد من خۆم لە وڵاتی ئەڵمانیا ژیاوم لە وڵاتی ئەڵمانیا هەچی ئەوەی کە خانووی خۆی هەیە و باخچەی خۆی هەیە ئەو ئاوەی کە لەسەر بارانەکەی لەسەر سەربانەکەی ئەبارێت نایاڵە بەفین ڕۆ بڕات نایڕێ کۆی ئەکاتەوە لە تەنچیەکە لەو کاتانەی کە ئاو نییە نایەت لە ئاوی بەلوعا بەکاری بێنێت لەو ئاوەی کە کۆی کردێتەوە بەکارێنێت دوایە لە وڵاتی میسر وتم کابرایەکی با بڵێن ناوچەی بیابان دەشتێکێک جوجارێکی با بڵێن ئەو بیابانە بیری لەوە کردوێتەوە ئەو ئاوەی لەسەر خاکەکەی ئەبارێ نێڵێ دڵۆپێکی بەزایە بڕوات کۆی ئەکاتەوە بۆ پێداویستی با بڵێن وەرزی هاوێنی ژیانی بۆ کشت و کاڵی بۆ ژیانی خۆی ئەی باشە حکوومەتی ئێمە بۆ ینی 25 ساڵەوە لە حکومڕانیایە بیری لەوە نەکردەوە ئەو ئاوەی 25 ساڵە لەسەر ئەم خاکە ئەبارێت هەمووی بەفیڕۆ بڕوات سەرباری ئەوەش سەرچاوەکانی تریشمان بەرەو تێکچوون و بەرەو وێرانکردن و بەرەو لە ناوبردن برد ئەنجا لەو کاتێک کە ئەبینین کە ئێمە ساڵەهای ساڵە ئەم وڵاتانی دراوسێ زۆر بە زەقی زۆر بە عەلەنی با بڵێن پرۆژەی جیاوازەکەن وڵاتێکی وەکو تورکیا 22 سەدی کردووە لەسەر ڕووباری دیجلە و فورات 22 سەد ینی 14 لەسەر فوراتە و 8 لەسەر دیجلێ طبیعی ئەمە شەڕی ئاوە لەگەڵ تایکە لەگەڵ ئاوتایکە باشە کوردستان دکتۆر سەرچاوەیەکی ئاوی نییە ئەویش هەڕەشەیەک بێ بۆ سەر وڵاتێکی تر بۆ منە لەم پرسەی گرتنەوەی ئاوی وزەی بچووکدا وەزیری کشت و کاڵ ئاماژە بەوە ئەداگەر
وشکردن و گرتنەوەکە بەردەوام بێەوە ئێمەش بەشە ئاوی خواروی عێراق ئەگرینەوە. کوردستان ئەتوانێت ئەم گرتنەوەیە وەکو چەکێک دژی عێراقی وەکو هاوپەیمانێکی ئەم دوو وڵاتی دراوسێ بەکاربێنێت. هەنی کوردستان ئاوێکی وای لە بەردەستدایە کە وەکو کارتی فشار بەکاری بێنێتەوە دژی یەکێک لە دەوڵەت هاوپەیمانەکانی تورکیا ئێران کە عێراقە. بەڵێ ئەگەر ئێمە ناوچەی خۆمان بەراوردکەین بە ناوچەی خواروو و بە تایبەتی لە دوای گۆڕانی باڵێن کەشوهەوە ئێستا ناوچەکانی خواروو بە لە 150 ڕێژەی لە 150 ئاوی بارانی لەسەر کەم بووە بە تەنها سەرچاوەی ئاو داهات بۆ ئەوان ئەو ڕووبارانەیە کە ڕووباری دجلە و فرات و ئەو سەرچاوانەیە کە بابلێن بەشێکی زۆری بە ناو خاشی کوردستانە بێگومان ئێستاکە ئێمە ئەتوانین بۆم ساڵانەی کە سەرەتایە و دەست پێکە بێگومان ئەتوانین ئەم چەکە بەکاربێنین. باس ئایا ئێمە ئەو توانایەمان هەیە؟ ئەو توانایەمان هەیە تواناکە لە چیە لەوەیاردانمان بێگومان ئەمە کێشمەکێشی گەورەی ڕەنگە تا ئاستی جەنگیش لێ بکەوێت. ڕاستە ئێمە ئاڵایەکمان هەڵکرد لە کەوکاپیان داگرتین چجاگە بگاتە ئەگەر گاتە ینی ململانەی ژیان طبیعی ململانەی ژیانە لە عالەما ینی ڕوویاوە ئێستا خەڵقانێکی زۆر بۆ ینی ڕووەکەنە ئەو ئەوروپایە لەبەرەوەی کە ناوچەی خۆی ژیانی نییە ژیانی نیە مەسەل تۆ ناوچەیەکی ئاون نەما و ژیانت کەوتە ژێر هەڕەشەوە بەتاکید يعني جنگ برپا بێ ئەمە مواقعەکە بێ پێ لێ بنین ئایا ئێمە توانایەمان هەیە بتوانین بکەوێنێت جەنگەوە لەگەڵ حکوومەتی عێراقی دوایە ئێمە توانایەمان هەیە کە بتوانین فشار لەسەر با بڵێن لەسەر وڵاتانی دراوسێ دانین بۆی کە هەر نەبێ نەبێک ئەو ئاوە بە بەڕەهایی لێمان نەگرنەوە خۆ ئەتوانن ئەمەیان بکەن. ئەمە دکتۆر ئێران و بۆمنە ئێران و تورکیا ئاو لە ئێمە ئەگرنەوە بۆچی وەکو لە دادپەروەریە ئێمە ئاو لە عێراق بگرینەوە لە کاتێکە ئێمە بۆنە عێراق با لەوە گەڕین کە ناکۆکیێکی سیاسی لە نێوان کورد و بەغایە هەیە. دروستە ئەم شەڕە ئێمە بۆ ئەم ئێران و تورکیا شەڕ بە ئێمە فرۆشن ئێمەش بەرامبەر بە عێراق جورئەتی خۆمان تاقیکەینەوە. خۆ طبيعي الرد بالمقابل يعني شتێکی تەندروست نییە شتێکی با بڵێن جوان نییە بنەمایەکی تەندروستی نییە بەس کە تۆ کەوتی تە حاڵەتی ناچاری کە تۆ ئاوی ژیانت نەما لای خۆت يعني باوەڕ ناکەم ئامادە بیت يعني تۆ ئەگەر لە ماڵێکی خۆتە یان لەگەڵ دراوسێکەتە ئەگەر بڕێ ئاوت هەبێت کە بەشی ژیانی خۆت کات ڕەنگە تا ئاستێک دەتوانی یعنی با بڵێن بەخشەندەیت بێ و لێی بەخشی کەواتە گرتنەوەی ئاوەکە وەکو کارتێکی فشار نییە بۆ ئێرا بەڵکو بۆ پاراستنی ئاسایشی ژیانی خۆت و ئاسایشی ئاوی خۆتە ئەمە کارپێکراوە ئێستا وڵاتانە ئەم طبیعی ئەم کێشمەکێشە لە تەواوی جیهان هەیە و بەپێی زانیاری من ینی ئەو سەرچاوانەی کە هاوبەشن لە بینی وڵاتەکانە تەنها لە 97 سەرچاوە و ڕووبار چارەسەرکراوە لە تەواوی جێگەکانی تر کێشمەکێشەیە. بەڵێ دکتۆر بڕیاری نێودەوڵەتی یاسا نێودەوڵەتیەکان لە ئەگەرێکی وایە کە ئێستا بۆمنە کوردستان کەوتۆتە بەردەم هەڕەشەیەک یا مەترسێکی گەورەی ئاوە لە کاتێکە یاسای نێودەوڵەتی هەیە کە ئاو یەکێکە لە شتە سەرەکیەکە یام هاوبەشەکانی نێوان میلەتان یاسای نێودەوڵەتی لەم ئەگەرەیە چیمان پێ دەڵێت چارەسەری بۆ ئەم دۆخە چییە؟ ئێمە بەلەوەی باس لە یاسای نێودەوڵەتیکەنی یاسای نێودەوڵەتی هەیە لە ساڵی 97 دەرچووە کە یعنی ئاوژانەی کە هاوبەشە لە بینی وڵاتانە مافی هەموو لایەکیانە کە بەشیان هەبێت بەشیان هەبێ حتا ئەمە بە ڕێژە دیاریکراوە بەڵام ئەمە پێشتر ئێمە هەمووی بە پرۆتۆکۆل و بە یاسا و بە معاهدە و بە پەیمان لەگەڵ وڵاتی ئێران لەگەڵ وڵاتی تورکیا لەگەڵ وڵاتی سووریا هەموویمان هەیە هەمووی بنەمای هەیە خۆی ئێستا ئەوان کە ئاوێن بە ئێمە بە گۆترنیان ناوە بە ئێمە ئێستا یەن بازێن بەسەر ئەو پەیمان و ئیتیفاق و مادانەی کە لە نێوانمانە مۆر کراوە ئەنج ئەگەر باز بن بەسەر ئەمەی کە لە نێوانمان مۆر کراوە کەواتە یاسای نێودەوڵەتی چ کارگەریەکێ بێت بۆ ئەوەی کە تۆ یعنی با بڵێن خەم لە تۆ بخوایە زمانی ئەوە بکات بەشێک لەم ئاوە بە تۆ بێت من ڕاستێکە بێمە ئەبێ لی بە ئاگابین و لی بە وریابین خۆ کاتێک کە ئێسام ئاوە بە من ئێرێت وەکو ئاماژەم پێکرد لە معاهدەی پاریسەوە ئەمە جێگیر کراوە لە معاهدەی لۆزانەوە جێگیر کراوە لە ساڵی 1946 اتفاقی صلح کراوە لە بینی عێراق و مەسەلە تورکیا لە هەشتا کراوە ئەمانە هەمووی پرۆتۆکۆلی پێ هەمووی کراوە و یاسای نێودەوڵەتیش هەیە بە دوای ئەو مافاچێکە ئەو سامانە سروشتەی کە با بڵێن ساڵەهای ساڵە بەسەر چەند وڵاتێکا تێپەڕی و مافی هەموو لایەکیانە بەڵام ئەمڕۆکە یاسای نێودەوڵەتی کو ئەوە حساب و ڕێزی بۆ هەیە تا ینی بێن ینی بیر لە واقعی ئێمە بکەینەوە ئەبینی تۆ لەو وڵاتی سووریایە یعنی لە ماوەی ئەم
چەند ساڵێ 6 ساڵە نزیکەی 800,000 کوژراوە کوای یاسای نێودەوڵەتی بۆ پاراستنە. کەواتە ئەی چارەسەری دۆخەکە چییە؟ کاتێک ئێمە مەیوزە بین لە نێودەوڵەتی لە وڵاتانی بەناو دیموکراسی، چارەسەری ئەم دۆخە بەچی ئەکرێت، چۆن بکرێت؟ چارەسەری ئەم دۆخە تەنها بە ئیرادەی ئەم نەتەوەیە و ئیرادەی حکوومەتەکە ئەبێت. بس ئەمە کاتێک ئەبێت کە بەفعلی حکوومەتەکە حکوومەتێکی جاد لە کاتێکا حکوومەتمان نییە، پەرلەمانمان نییە، سەرۆکمان نییە، ئیرادەمان نییە، بۆ ئابێ هەر بۆمە چاو لە دەستی ئێران و تورکیابین دۆخەکە چۆن چارەسەرکەین؟ دۆخەکە ئەگەر هەروە دانیشین بە دیار حکوومەتی خۆمانەوە و پەرلەمان یاسامان بۆ دەرکاو سەرۆکی امزای بکە لە تینوە ئەمرینیانی بێگومانە بێەوە ڕاستی بزانین. ئێمە پێمان نەکرێت لەگەڵ تووچیا ئێران ململانێ بکەین یا بەش ئاوی خۆمان زەمانکەین و با بڵێن یاسای نێودەوڵەتیش ئەو توانایی نەبێت کە بیر لە با بڵێن مافی ئێمە بکاتەوە وە خۆشمان با بڵێن کردنە بین، یعنی چێ هاوڵاتی و چێ حکوومەت بەتەکیید یعنی ئەو کاتە تووشی ئەو قات و قڕابین و ئەکەوینە ئەنواع ململانێ و ڕەنگە بەشێکی زۆر بیر لەو کاتە ئەم وڵاتە جێبێڵێ و بەشێکی زۆر بکەوێتە جەنگ و ململانێ و شەڕ و یعنی ئەمە دەرئەنجامی ئەو واقعەیەکە پێشبینیەکە. دکتۆر زۆر جار هەر وڵاتێکە سربەخۆی ڕائگەیەنێ بۆن شانازی بە هێزی سوپایەوەکە، شانازی بە نەوت و کانزاکانی ترەوەکە، شانازی بەو سنوورە ئاویە جوگرافیەکە کە لەگەڵ وڵاتێکی تراهەیەتی. لە ئێستای کە ئەڵێن باز لە ڕیفراندۆم و سربەخۆی و نازام خۆ بڕیاردانی کوردەکرێ، لەوەچە کۆمەڵی خەڵک بڵێ ئێمە نە سنوورێکی ئاویمان هەیە، نە بەنداوێکمان هەیە، نە بۆمونە دەریا و ڕووبارێک و زەریایەکمان هەیە. ئەمانە ڕاستن؟ ئایا بۆمونە بۆ سربەخۆی بۆ ڕیفراندۆم ئێمە پێویستە سەر سنوورێکی ئاویمان لەگەڵ وڵاتێکە هەبێ یان بەبێ ئەم سنوورەژ ئێمە توانین بۆمونە خۆمان بڕیاردەری خۆمان بین و کێشەی ئاویشمان دەبێت؟ لێرە ئاماژت بە خاڵێکی زۆر گرنگ کرد کە باس لە دوو سامان کرد. سامانێکیان بڵێن کانزاکانە و کە نەوتە. ئەمڕۆ ئێمە وەکو کارتێکی فشار ئەتوانین ینی بەکاری بێنین بۆ ماوەیەک، بەڵام ئەبێ ئەو ڕاستێ بزانین کە ئەم سامانەیان بڕاوەیە. کاڵێن بڕاوەیە ینی پێشبینیە کرێت لە 50 ساڵ بۆ 100 ساڵی تر ئەم سامانە نەمێنێت. بەڵام سامانی تر ئەمە سامانێکە با بڵێن سامانێکە کە لە بن نایەت، ینی ئەو دەرامەتە ینی بە درێژایی بوونی ئەم هەسارەیە هەبووە و بەردەوام بوونی ئەبێت. ئەمان یعنی ڕێنیوە بڵ خۆی تازە ئاکاتەوە، بەس ئەویان تریان نەن ڕێنیوە بڵە خۆی تازە ناکاتەوە. کات ئێمە ئەتوانین ینی بۆ دەستپێک بە مقایەزە لەگەڵ ئەو وڵاتانی کە فشارمان لەسەر دانێن، ینی با بڵێن ئاڵوگۆڕی نەوت بە وزە بە ئاویان لەگەڵا بکەین، بەسەگەر وزەکەمان کۆتایی هات ئەو کاتە چ بکەین، ئەو کاتە چ بکەین. لەبەر ئەوە هەنگاوی تەندروست بۆ واقعی ئێمە ئەوەیە هەتا ئەو کاتەی کە دڵۆ پێباران لەسەر ئەم خاکە ئەبارێت ئەبێ ئەم حکوومەتە بیرکاتەوە لەوەی کە ئەم دڵۆپە کۆکردنەوەی بۆ بکات. ئەم دڵۆپە بکە بە خەزینێکی استراتیژی ئاسایشی ئاو ئاسایشی خۆراک و ئاسایشی نەتەوەکی پێگەرانتیکە و هەر کاتێ حکوومەتی هەرێم ئەگەر بیر لەمە نەکاتەوە باوەڕ هەبێت لە داهاتوێکی زۆر نزیکە ئەکوێتە ژێر مەترسی هەڕەشە و مەترسی گەورەوە و هەچی کانزا و نەوتی دنیا هەیە، ینی ئەو کاتە بارتەقای با بڵێن ئەوە ناوەسێک کە تۆ ژیانە لێرە پارێزاو کات. ئەمە ڕاستیەکە ئەبێ پێی لێ بنین و ئێمە ئەبێ ئەو ڕاستێش بزانین و ئەو سامانەش کاتێ ئەو سامانە لە ژێر زەوی تۆ دەریەکەی چەندەها گرفت و چێشمە چێشت بۆ دروستەکە و پیسبوونت بۆ دووزەکە. ئەمە ڕاستیەکە ئەبێ دکتۆر هەتەنان لە کاتی هەڵکەندنی بیرە نەوتێکی مەسوولەکانیشدا گرفتێکی گەورە بەر ئاوەکەوێ ینی ئاوی ژێرزەوی بێجگەلەوە بەشێکی زۆریش لە ئاوتەوێ بۆەوەی کە نەوتەکەی پێدەربێنیت. ڕاستە ئاوتەوێ نەوتەکەی پێدەربێنیت کاتێک کە بیرەکان لیت ڕەنگە ئەو تەکنیکەی کە ئەم کۆمپانیانە بەکارێنن تەکنیکی تەندروست نەبێ و من چەندەها توێژینەوە و با بڵێن لەسەر چاوی متمانە پێکراوە خوێنومەتەوە. ڕاستە ینی ئەم بۆری نەوتە کەیسینی بۆ کرێ و تۆکما ئەکرێت، بەڵام لە زۆر جێگە ئەوە لە ژێر سەرچاوە ئاویەکانەوە، بەڵام لە زۆر جێگە ئەم سامانی نەوتێ تێکەڵ بە سەرچاوە ئاوێکە بووە. کەواتە ئێمە طبیعی
ڕاستە بیرەکانمان لە سەرەتایە ئێمە تازەیە ڕەنگە ینی ئەم دەور و بیری نەوتانە تۆکمە بن بەس لە دوای ساڵەهای ساڵ دوای ئەوەی کە با بڵێن 40-50 ساڵ ئەم بیرانە بەکارها یعنی ئەو ئەگەرت لە بەردەمایە کە بەشێک لەم نەوتانە لی دەرچێت تێکەڵ بە ئاوی ژێرزەویت بێت و ئەم حاڵە لە وڵاتێکی وەکو ئەمریکا ڕوویە. دکتۆر باسێک لە ئاوی ژێرزەوی بکەین جەنابەت لە سەتای بەرنامەکەەوە فەرمووت کە سەرچاوی ئاوی ئێمە لە دوو شوێنەوە وەکو لە دابی نەکرێت یەکیان ئاوی بارانە یەکێکیان ئەو ئاو هاو بەشەیەکە لە وڵاتانە بۆمان دێ ئاوی ژێرزەوی وەکو ئەڵێ لە کام لەم دوورشلایەوە بەهرە وەرەگریان لە کام دەم دوولایەوە زۆرتر ئەبێ ئاوی باران ئاوی ژێرزەویمان بۆ زیادەکایان لە ئەگەری گرتنەوە و نەمان و شکردنی سەرچاوە ئاویەکانی وڵاتان ئاوی ژێرزەوی هیچ گۆڕانێکی بەسەردا دەستنا من بیستم کە لە منتیقەی هەڵەبجا بەهۆی ئەم گرتنەوەی ئاوەوە کۆمەڵی لە بیر و کانیاوەکان سەر لە نوێ تەقیونەتەوە ئەمە پەیوەندی بەوە هەیەم هۆکاری ترەیە ئەوە ڕەنگە پەیوەندی بەوە هەبێت هەندێ بەنداو کرابێت لە دیوی ئێران لە نزوک سنووری هەرێمی کوردستان کاتێ ئەو بەنداوانە بکرێت بێگومان ئاوی ژێرزەوی ئێمە شەشێنێتەوە چکە لە ژێرەوە ئێمە سنوورمان نییە لەسەرەوە سنوورمان نییە تەنها لەسەر ڕووی زەوی سنوورمان هەیە لەژێر زەویەوە نیمانە کەواتە ئەگەر بێت ئەو بەنداوانە نزیک بە خاچی هەرێمی کوردستان بێ ئەمە جێگەی مای خۆشحاڵەیە کە بەشێک لەو بەنداوانە بنە سەرچاوە بۆ ژیانەوەی ئاوی بیرەکانی ئێمە ئەمە وەکو با بڵێن هەواڵێکی خۆش دوو هەمیش بەنسبەت ئاوی ژێرزەوی یەکەم ئاوی ژێرزەوی یعنی چەندی ئەکرێت لە وڵاتان دەستبردن بۆی نییە وەکو خەزینێکی استراتیژی وەکو کۆگایەکی ئەمبارکرا و پارێزراوە پارێزا و دەستی بۆ نابرێت ئللا لە کاتی زۆر با بڵێن قەیرانە نەبێت بەڵام بەداخەوەی لای ئێمە ئێستا بەبێ بوونی قەیران و بە نەبوونی قەیران بێسەروبەریەکی تایە یعنی ئەم خەڵکە طبعی ژمارەیەکی دیاری کراوە ژمارەیەکی دیاری کراوە کاتێ مەسەلە ماڵەکەی دراوسێت بیری تایە ئەم بیرە بە تەنها ئاوەکەی لەژێر خاکەکەی خۆی نییە لەژێر خانۆکەی خۆی نییە لەوەی ئاوی ژێر دەیان و سەدان ماڵ بێت ئەوە مڵکی گشتی هەموو لایەکە کەواتە کە دەریشێکە ڕەنگە ینی با بڵێن جلیکانی ئاو ئامادە نەبێت جلیکانی با بێت بە یەکێک ئەمە مڵکی گشتیە ئەمە هەر وەکو ئاماژەم پێیا لەسەرەوە ئەگەر حکوومەتی هەرێم یاسای پاراستنی ئاو دەرکە ئەو کاتە نایەڵێت هەر هاوڵاتێ بە کەیفی خۆی هەستێت بیرێک لێ بە کەیفی خۆی تەسڕفی پێکا و سەرچاوە لە ناو بەرێت دکتۆرگیان کاتی بەرنامەکەمان شتێکی وای نەمان پێم خۆشە کۆتا پەیامی جەنابەت شتێک کە من نەمپرسی بێ و پێویست بکات جەنابەت لەسەر گرفت و کێشەکانی سەراوی هەرێم باسی بکەی زۆر سپاس دەکەم ئەگەر بە کورتی بێ یەکەم من هیوادارم ڕێکخراوی ژینگەی پارێزی با بڵێن گەرمیان ئێستا بەنیازن لە مانگی حوت کەمپینێ بکەن ئەم کەمپینە پاڵپشتی هەبێت یعنی بۆ فشاردانانە لەسەر حکوومەتی هەرێم تاوەکو پلانی تەندروست و ئاوەڕانەوەی هەبێ بۆ دووهەم داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان زوو بە زوو یاسای پاراستنی ئاو بێت پاتە بۆری جێبەجێکردن داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان کۆمیسیۆنێکی پسپۆر دامەزرێنێ بۆ بە دواچوونی کێشەی ئاو داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان ئیتر با بڵێن سەرچاوەی ئاوی چالاکی جیاوازەکان تێکەڵ بە ئاوە سازگارەکان نەکات داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو با بڵێن پێوەرەی کە بە خەڵکی کڕی و هەر هاوڵاتیەک لە دەوری 40-50 لێسەندرە خرێتە بواری جێبەجێکردنەوە داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان چی پێ ئەکرێت لە ڕێی میدیاکانەوە با بڵێن وشیاری پاراستنی ئەم سامانە بەرپاکە چووکە ئێمە هەمووی دروست بووی ئاوین و هەر کاتێک ئاومان لێ بڕات جەستەمان بۆ نمونە لە سا بەنسبەت ئێمەمانانەوە یانی لە سا 60 و 70 ئاوە هەر کاتێک ئاومان لێ بڕات ینی یەکێک لەم پێکاتە سوشتیانە ئەوە بەتەکید ژیانمان و ژیانی هەموو بوونەوەرەکانی تر زۆر سپاس دکتۆر صالح نەجیب مامۆستای زانکۆ و پسپۆڕی بواری ژینگە زۆر سپاس بۆ بەڕێزتان بۆ ڕخسانی زۆر سپاس بینەرانی بەڕێز ئەوەی کە ئێمەش لە کەناڵی ئاسمانی پەیام وەکو میدیایەک پێمانەکری ئەوەیە دەستی هەریەکێک بکوشین و دەستی هەریەکێک ماچکەین بۆ تەنانەت گلدانەوەی پەرداخێک ئاو بێ با هەست بەرپرسیارەتی بکەین و هەست بەو سامانە گرنگە نەتەوەیە بکەین و پێمان وابێت لە هەموو کانزاکانی تەگران بەئاترە تا بەیگەیشتنەوەیەکی تر و لە بەرنامەی ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسخواز بەخوای گەورە میێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ